ڕۆژی جیهانی ژنان پیرۆز بێت لە ژنانی ئازادی خواست. ئێمە ئەمڕۆ پیرۆزبایی ئەم جەژنە لە شوێنێکدا دەکەینەوە کە گۆڕستانی ئەم ژنانەیە کە بەهۆی خراپ بەکارهێنانی دەسەڵاتی پیاوسالاری چەوسێنەرانەوە دەستدرێژی کراوەتە سەریان و بەداخ و کەسەری زۆرەوە لەلایەن کەسوکاریانەوە بە ناوی سڕینەوەی شەرەفەوە ژیانیان لێ سندراوەتەوە. ئەویش گۆڕستانی ژنانی بێناونیشانە. لە ڕاستیدا ئەوە گۆڕستانی ژنانی بێناونیشان نیە، بەڵکو گۆڕستانەکە کە گەورەترین ناونیشانی بێشەرەفی سیستەمی پاوانخوازی دەسەڵاتی پیاوسالاری هێرشبەرە بۆ سەر کەرامەت و بەها کۆمەڵایەتیەکان و نیشانەی ئەو پەڕی و نابەرپرسیاری کۆمەڵایەتی و خێزانی ئەو پەیوەندیە سۆزداری نێوان باوک و دایک کچ و کوڕ و ئەندامانی خێزانە. بۆیە لەم ڕۆژەدا ئەوە دەڵێن ئەرکی ژنانی ئازادی خواز و کوردان لە هەر کات و لە هەر چین و توێژێکی تر قورسترە و ئەو هەنگاوی هەڵیان هێناوە بۆ ئازادی مرۆڤایەتی کە بە ئازادی ژندا گوزەر دەکات. لە سەرکەوتنەوە نزیکە و گۆڕانکاریەکان بە ئامانجی کۆمەڵگەیەکی ئازاد و لێپرسینەوە لە هێرشکارانی پیاوسالار بە تۆڵەی مێژوویی خۆی دەگات. ئێمە وەکو ژنان لێرە ئەو پەیامە ئەیین کە ئیتر قبول ناکەین بەو جۆرە ژنان بکوژرێن، بەو جۆرە ژنان کۆمەڵکوژ بکرێن، بەو جۆرە ژنان ستەمیان بەرامبەر بکرێ، بە هەموو شێوازە کار و چالاکی و تێکوشانی خۆمان ئەەکەین. پێویستە هەموو لایەک ئەوە بزانن کە ئەو ئەقلێتە نێردەسەڵات خوازە ژن کوژەی کە هەموو ژنان بەدەستیانەوە ئەناڵێنن. ئێمە وەکو ژنانی تێکوشەر کار و خەبات و تێکوشانی خۆمان بەردەوام ئەەکەین و کار ئەەکەین لەم 100 ساڵی 21ەیە بۆ ئەوەی کە ئازادی و ڕزگاری تەواوی ژنان مسۆگەر بکەین و بەدەست بێنین. لەو پێناوەدا کار و خەبا دەکەین. بۆیە ئێمە ئەم گروپە ژنە ئەمڕۆ گروپێکی کەم کە لێرە وەکو نوێنەرایەتی ژنانی تریش لێرە ئامادەین ئەو پەیامە ئەین کە ژنان چەندە بە ناحەق بکوژرێن، چەندە ژێرخاک بکرێن، بێناونیشان بن، ئێمە خاوەنیان لێ دەرئەکەوین. ئێمە ناتوانین ئەو ژنانە لەبیر بکەین کە بە ناحەق کوژراون، کۆمەڵکوش کراون، بێناونیشان کراون. ئەوە ستەمێکی هەرە گەورەیە بەرامبەر تەواوی مرۆڤایەتی کە لە کەسایەتی ژندا تەواوی مرۆڤایەتی ستەمی بەرامبەر ئەکرێت و کۆمەڵکوش ئەکرێ و بە ناحەق لەژێر ناوی ناموسدا لەژێر ناوی جۆر بەجۆرا کە ئەکوژرێن. لەبەر ئەوە پێویستە هەمومان وەکو ژنان بە یەک ڕێزی تێکۆشانی خۆمان بەردەوام بکەین لەو پێناوەدا کە جارێکی تر ئەو کۆمەڵکوژیانەی ژنان ئەو ژنانە بەبێ تاوان بە تۆمەت و لەژێر ناوی جۆر بەجۆرە نەکوژێن و لێرە ژێرخاک نەکرێن.